باوکم جارێکیان باسی هاتنەوەی باوکی یەکراین باپیرم خۆ عافوکە لەگەڵ مردی ئێوەش وتی بەفرێکی زۆر کەوتو بوو کوتەکمان برد وتم باوکە کوتەک چییە؟ وتی جاران بەفر زۆرە کەوتە تا ئێرە دەهات دەبووە پیاوانی گوند کۆڵ باینەوە ڕێگامان کردبایەوە هەومان لە دوو یەک و لە پاڵ یەکە ئیتر ئەو بەفرمان پاڵە دەبۆی کە ڕێگا بکەینە بۆی کە خەڵکی بتوان هاتو چۆ بکەن ئەڵێ کاتێککە هاتەوە بەفرێکی زۆر کەوتوب ئێمە ناچار کوتەک ببین هەموو شێم بۆ نەزانی لەبەر ئەوەی نە ئەو جۆرە بەفرە ماوە نە ئەو شێوازە ڕێشکاندنش ماوە بۆیشە لەگەڵ گۆڕانی جەوە ژینگە گۆڕاوە و پلەی گەرمی زۆر بێتەوە ئەم جۆرە بەفرە لە کوردستانە هەر نەماوە لە ئەڵمانیاشە بە هەمان شێوە زۆر کەم بووە هەمان وشە و هەمان بەسەران تقریبان هاشۆی ئەو لە تەمەنێکی باوکم لە کابراایکی ئەڵمان 20 وتی جاران کابرا لێرە ئەژی وتی ئاشک لێرە هەیە 5 کیلۆمەتر دوورە وتی جاران بەفر ئەوەندە ئەکەوت ئاینە قسەی کرد و تا ئێرە هەبوو دات وتی دەبا ڕێگامان کردباوە تا ئەگەیشتنە ئاشەکەی ئاردەکەمان گەرمەکەمان لە ئاشی کردبایە ئەموو شێ و ئەم بەفرە زۆرە نە لە ئەڵمانیا ماوە نە لە کوردستانە ماوە بەداخەوە لەگەڵ ئەوەشە زۆر با بڵێن لەگەڵ ئێستاکە چەند تقریبا 20 سانتیم کەوتووە ئەڵمانیا هۆشداری داوە بەوەی کە ئاگادار بین و ڕێگایەکان سەختن و دامدۆزیەکانی حکومەت تەواو قەپاتە قوتابخانە و زانکۆیەکان هەموو داخراون بەهۆی کەوتنی ئەو 20 سانتیمەی کە ئێستاکە کەوتووە لەگەڵ ئەوەش زۆر جار ئەبینی بەهۆی کەم بەفربارینەوە ئاوی ژەرزەوی کەمەکات زۆر جار ئەڵمانیا ئەڵێ مەمنوع حەدیقە ئاو بدەن لەبەر ئەوەی کە ئاوی ژەرزەوی کەمی کردووە کەواتە ئەم ئاو کەمکردنە هۆکاری ئەوەیە کە بەفر نەکەوتووە کەواتە ئەو بەفرێکە ئەبارێ هەم نیعمەتە بۆ ئەوەی کە ئاوی ژەرزەوی زیاد بکاتن و ئێمەش لە هەمان کاتدا سوودی لێوەربگرین بۆشە خوای گەورە ئەفەرمێت ئەفەڕەئەیتم الماء الذي تشربون ئایا ئەو ئاوە یاخود ئەو بەفرە کە ئەیبینن ئەی خۆنەوە کە بێت بە ئاو ئێوە داتان بەزاند ئەنتم ئەنزەلتموه من المزن ئەم نحن المنزلون ئێوە داتان بەزاندووە داتان باراندویان ئێمە دامان باراندووە باشە ئەم ئاوە کەسێکی ئەو بەفرە شیرینە ئەخورێتەوە بەڵام ئەمە لەکوێ هەڵقوڵاوە لەکوێ هاتووە ئەمە لەسەر بەحرە سوێرەکان خوای گەورە کردی بە هەڵم و بەبا پاڵی داوە خوای گەورە هینایەتە سەر ئێمە دەبووە سوێر باە خوای گەورە فەرمێ ئەگەر بمان لەو نەشا و جعلناه ئوجاجە ئەگەر بمانویست بە ئەوەمان بە سوێری دابەزان سوێر و تفت و تاڵ ئەو کاتە کەلچی خواردنەوە و کەلچی دەغڵودان نەبوو بۆ چونکە خوای گەورە وای کردووە کە ئەم ئاوە بە شیرینی بەسەرمان دا ببارێ بۆی کە نە ئەزیێتمان بدا نە تووشی نەخۆشی بین و وە ژیانیش بەردەوام بێت هەم بۆ بوونەوەرەکان هەم بۆ دەغڵودان و بۆ ژینگەشە ئەم ئاوە کە دوایش زیاد دەکات ئەو مەمنوعێش لەسەر ئێمە لاکەوێت بۆی کە ئێمە نەتوانین حەدیقاکی وا ئاو بدەین کەواتە ئاوی ژەرزەوی کە زیاد دەکات خوای گەورە ئەفەرمێت ئەمەش بە نیعمەتێک باسێک کاسێتە نێو زەویە ئەفەرمێ ئەفەڕەئەیتم ئین ئەصبح ماؤکم غەورا فمن یأتیکم بماء معین ئەگەر ئەو ئاوە کە لە ژێر زەوی دامناوە خەزنی کردووە ئەگەر بێت و ڕوو بچێ بە ژێر زەویدا زیاتر بستە خوارێکە لە کانیاوەکان جارێکتر هەڵنەقوڵێنەوە نێنە دەرێ چی هەیە ئەم ئاوەتان سەر لە نوێ جارێکی بۆ هەڵبەقۆڵێنێتەوە کەواتە بارانی لە ئاسمانەوە بە شیرینی و خەزنکردین لە ژێر زەوی هەمووی نیعمەتێکی پەروەردگارە بۆیشە خوای گەورە فەرمێ ئەفەلا تەشکوڕون ئایا سوپاس گوزار نابن بەوەی کە ئەو شتانە بۆ کردوونە کە کەڵکی ژیانە بۆیشە خوای گەورە لە ئەفەرمێتن ئینسانم دروست کردووە ئیما شاکرن و ئیما کەفوڕە ئینسان یان شکرانە بژێری ئەکات یان کوفرانە بژێری یعنی نا سوپاس گوزاری ئەنوێنێت ئینشاڵڵا هیوادارم کە هیچ کەسێک ئەوانەی کە ئەبیسێتەکە ئیماندارە بەی شێوێکە نابێت جنێ و بە بەفر و بە باران و بە ئاو هەوا بدەین هەرچی هەیە لە خوای گەورە دایناوە هەمووی نیعمەتە بۆ ئێمەی مرۆڤ گرنگ ئەوەی ئێمە سوپاس گوزار بین و لەو کەسانە بین کە خوای گەورە ئەفەرمی ئەفەلا تەشکوڕون ئایا ئێوە سوپاس گوزار نابن بێگومان ئینشاڵڵا لەو کەسانە ئابین کە ئێمە سوپاس گوزارین بەو نیعمەتانی کە خوای گەورە دای بەزاندووە دای باراندووە و بە سوێریش نا بە شیرینی لە هەمان کاتە لە ژێر زەویشە بۆی خەزن کردوین لە هەمان کاتێشە بۆمان جارێک هەڵقڵێنێتەوە بەکانیاوەکانە سود لە ئاکانیاوەکان ئەبین لە ئاوە شیرنەکەی و بۆ دەغڵودان بۆ مرۆڤایەتی بۆ بەردەوامبوونی ژیان خوای گەورە ئەم شتانی داناو بۆی کە ژیانی ئێمەی بوونەوەر هەموو بوونەوان وە ژینگە بە شێوە گشتەکەی بەردەوام بێتن و داواکارم هیچ کاتێک جنێو نەدەن بە ئاو هەوا بەسەرما بە گەرمە بە شتێک لەو شتانە چونکە خوای گەورە لە حەدیث قودسی فەرمێ یؤذینی بەنی ئادەمە بەنی ئادەم ئەزیەت مەدات بەچی بەوەی يسب الدهر كزنيو أداب أو هوا بقرما بسرما هر شتێک لەوانە کە بە لەیل والنهار
بە هیچ شێوەیە کە ئینسان نابی زمانی بکاتەوە بەرامبەر بە ئاو هەوا بە شەو و ڕۆژ بە گەرما و بەسەرما جگەل لەوەی کە سوپاس گوزار بین و بۆی کە هەرچی خوای گەورە داناو لەسەر زەویە بۆ ئێمەی مرۆڤ داناوە هەمووش لە قازانجی ئێمەیە بۆی کە ژیان بەردەوام بێت جەداوەکان لە پەروەردگار کە لەو کەسانە بین کە سوپاس گوزارن و هیوادارم ئێوەش سپاس گوزارم بۆی کە بەر ڕەحمەتی خوای گەورە بکەین و ڕووی قیامەتمان هەبێت ئامین ئامین والحەمد لله رب العالمین.